بسم الله الرحمن الرحيم. أمرو 26 جەمادی یەکەمی 1440 کۆچی بەرامبەر بە 30/12/2021 میلادی بەشی منداڵ و نێوجەوانان کوڕان و کچان لە بەڕێوەبەرایەتی پەروەردەی نووسینگەی دەستگا هەڵدەستن بە ئەنجامدانی ئاهەنگی سێمین پێشبڕکێی ساڵانەی قورئانی پیرۆز بۆ قوتابیانی. سەرەتای ئاهەنگەکەمان دەڕازێنینەوە بە گوێبیستبوون لە چەند ئاەتێک لە قورئانی پیرۆز لەلایەن قوتابی ئەمین ئەیوب. با بەڕێزیان بفەرمێت. أعوذ بالله من الشيطان الرجيم. يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون. ولا تكونوا كالذين نسوا الله فأنساهم أنفسهم أولئك هم الفاسقون. لا يستوي أصحاب النار وأصحاب الجنة أصحاب الجنة هم الفائزون. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله. وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. هو الله الذي لا إله إلا هو عالم الغيب والشهادة هو الرحمن الرحيم. هو الله الذي لا إله إلا هو الملك القدوس السلام المؤمن المهيمن العزيز الجبار المتكبر سبحان الله عما يشركون. هو الله الخالق البارئ المصور له الأسماء الحسنى يسبح له ما في السماوات والأرض وهو العزيز الحكيم. صدق الله العظيم. خوای گەورە پاداشتی کاک ئەمین ئەیوب بداتەوە. بەڕێزان، ئێستاش ئێوە وتەی بەخێراتن لەلایەن بەڕێز مامۆستا ئەسعەد بەڕێوەبەری پەروەردەی نووسینگەی دەستگا. با بەڕێزیان بفەرمێت. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. أعوذ بالله من الشيطان الرجيم وفي ذلك فليتنافس المتنافسون. صدق الله العظيم. بنای بەڕێوەبەرایەتی پەروەردەی نووسینگە و کارژێڕی بەشی منداڵ و نەوجەوانانی کوڕان و کچان بە خێراتنێکی گەرمی میوانان و مامۆستا و قوتابیان و کەس و کاری قوتابیان دەکەین یاخۆ بەخێربێن سەرچاوان. سوپاس بۆ خوای گەورە ئەم ساڵیش بۆ ساڵی سێم توانیمان بە یارمەتی خوای گەورە و پاشان هیممەتی مامۆستایانی بەڕێز ئەم پێشبڕچێ بگەینینە پایان. هەروەها دەستخۆشی لەو قوتابیانە دەکەین کە هیممەت و متمانەیان بە خۆیان بوو بەشداری ئەو پێشبڕچێیان کرد. هەروەها پیرۆزبایی لەو قوتابیانەش دەکەین کەوا چوونە قۆناغەکانی پێشەوە و سەرکەوتنیان بەدەستینە. و هەروەها دەستخۆشیێکی گەرم لەسەر پەرشتیاری قوتابیان دەکەین کە بەردەوام هانی ڕۆڵەکانیان دەدەن لەسەر بەشداریکردن لەو چالاکی و لەو پێشبڕچەیە عیلمی و تەرفیهیانە. هەروەها دەستخۆشیێکی گەرم
لەو مامۆستا بەڕێزانە دەکەین کەوا لە لێژنەی هەڵسەنگاندن بوون کە بەڕاستی ماندوومان کردن و لە کاتی خۆیان گرت و پێشکەشیان کرد بەم پێشبڕچەیە خوای گەورە بە باشترین شێوە پاداشتیان بداتەوە. خۆشەویستان، دیارە بەشەکانی بەڕێوەبەرایەتی پەروەردەی نووسینگە و بە تایبەتی بەشی منداڵ و نەوجەوانان ساڵانە چەندین پێشبڕچێ و چالاکی جۆرا و جۆر ئەنجام دەدا لە تەرفیهی و لە عیلمی و لە بوارەکانی تریش. بۆیە داوا لە قوتابی بەڕێزەکان دەکەین و داوا لە سەرپەرشتیاری قوتابیان دەکەین کە بەردەوام بەشداری گەرم و گوڕی ئەو چالاکی و پێشبڕچیانە بکەن لۆ ئەوەی زیاتر ئاستی عیلمی و ڕۆشنبیریان بەرەو پێش ببن. و هەروەها داوا لە سەرپەرشتیاری قوتابیانیش دەکەین کە بەڕاستی ئێمە وەکو دەستگای نووری حیکمە لێرە لە خزمەت ئەو قوتابیانە داینە و بە هەمان شێوە سەرپەرشتیاری قوتابی لە ماڵەوە یارمەتی دەرمان بن و ئەو پەروەردەیە کە مەبەستمانە پێکەوە تەواوی بکەین و بۆ ئەوەی بتوانین ڕۆڵەیەکی بەرهەمدار پێشکەش بە کۆمەلگا بکەین و یعنی لە ماڵەوە ئاگادار بن لەلایەنە پەروەردەیەکەی سەیری چی دەکاتن، کاتەکانی بەچ بەسەر دەباتن. زۆر گرینگە لەوەی سەرپەرشتیاری قوتابی هاوکار و یارمەتی دەرمان بن. لە کۆتاییدا دووبارە بە خێراتنتان دەکەین، یاخۆ بەخێر بن سەرچاوان. وەسەلام عەلەیکم وەڕەحمەت اللهی وبەرەکاتوه. خوای گەورە پاداشتی زۆر بەڕێز مامۆستا ئەسعاد بەڕێوەبەری پەروەردەی نووسینگەی دەستگا بداتەوە. ئامادەوبانی عەزیز، ئێستاش گوێبیستی و تەبەنرخەکانی سەرۆکی دەستگا دکتۆر عەبدوڵڵا حەداد دەبین، با بەڕێزیان بفەرموون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. بسم الله الرحمن الرحيم. إنا نحن نزلنا الذكر وإنا له لحافظون. السلام عليكم ورحمة الله. بناوي أنجمني بالا زور بخير هاتني میوانانی بەڕێز دەکەین، سەرپەرشتیاری قوتابیانی بەڕێز یاخوا بەخێر بێن لە برایان و لە خوشکان. خوای گەورە پاداشتی خێرتان بداتەوە. زۆر دەستخۆشی لە ئەو برا خوشکانە دەکەم کە وەکو ئەندامی کارجێڕین لە هەر بەشێک لە بەشەکانی دەستگا و بە تایبەتیش لە بەشی منداڵ و نەوجەوانان لە برایان و خوشکان و هەروها دەستخۆشیم لە بۆ مامۆستایانی بەڕێز بەگشتی و بە تایبەتیش برایان و خوشکانم لە بەشی منداڵ و نەوجەوانان کە دیارە پێکەوە وەکو مامۆستا و وەکو ئەندام لە خزمەتی قوتابیەکانن و بێشەک و گومان ئەو وعدەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەسەریان جێبەجێ دەبی کەوا دەفەرمی خەیڕکم من تعلم القورآن وعلمه. ئینشاءڵڵا ئەو خەیرەتەتان بەدەستی ناچووکە ظاهری کارەکە ئەو کارەیە دەمینێتەوە هەر یەک لە ئێمە لە بینی خۆمان و خوا سبحانه وتعالى نیەتمان صاف کەینەوە لە بۆ خوا سبحانه وتعالى. هیچ شەک و گومان لەوەی دانیە ئەو کارەیە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم وەصفی کردیە بە خەیریەت، بەڵام دیسانیش تەکید لەوەی دەکەینەوە بە شەرتی ئەوەی کەوا هەر یەک لە ئێمە لە بینی خۆمان و خوا سبحانه وتعالى ئەو ئیخلاسەمان هەبی، خوای گەورە هەمومان ئەو ئیخلاسەمان پێ ببەخشی. و هەروەها زۆر دەستخۆشی لە سەرپەرشتیاری قوتابیانی بەڕێز دەکەم وەکو مامۆستا ئەسعەدیش ئاماژەی پێدا. بەڕاستی ناردین منداڵەکانتان لە بۆ ئێرە و یاخود لە بۆ هەر بنکەیەکی ترکەوە لە خزمەتی قورئانی پیرۆز دابی، بەڕاستی مانای خەمخۆری و پەرۆشیتانە لۆ دنیا و قیامەتی منداڵەکانتان. بەفعلی ئەوە خەمخۆری سەرەکیە، نەوەک بەڕاستی خەمی لایەنی ڕزقتان بی کە ئەویش بەشێکە لە واجبەکە، بەڵام خوای گەورە کەفالەتی بە ڕزقەکە کردیە و مجەڕەد لە ئێمە حەرەکەیەکی دەوێت ئەوەی تر خوای گەورە مسەوگەری کردیە لا نەسئەلوکە ڕیزقا نحن نەرزقوک. خوای گەورە سبحانه وتعالى وعدەی ڕزقی پێداین، بەڵام ئەوەی کەوا حسابمان لەگەڵ دەکرێت ئەوەیە کە بەڕاستی خوا نەخواستە لەو لایەنەی ئێهمالی بکەی هەتا وەکو بەدەستی خۆمان یاخود بە تەقسیری خۆمان خوا نەخواستە بەدبەختی بکەین لە دنیا و لە قیامەت. دەستەکانتان خۆش بکە لە خەمی منداڵەکانتاندان، بە ئیزنی خوای منداڵەکانیشتان بەو پەروەردەی کە لێرە وەری دەگری و هەروەها بە پاڵپشتی جەنابتان لە ماڵێ بە ئیزنی خوای دەبتەمایی چاوەڕۆنیتان هەم لە دنیا و هەم لە قیامەتیش و هەروها کۆمەلگا و میلەتیش بە ئیزنی خوای گەورە لە سایەیان دەحەسێتەوە.
و هەروەها پیرۆزبایی لە قوتابیە چاوگەشەکانمان دەکەین لە کوڕان و لە کچان کە بەشداریان لەو پێشبڕچەیە قورئانیە کرد پیرۆزباییان لێ دەکەین لە هەر هەمویان لەبەر ئەوەی بەشدار بوو هەر هەمووی سەرکەوتووە هیچ یەک لەوانە بەڕاستی ئەوەی کە بەشدار بی لە هەر کارێک لە خزمەتی قورئانی پیرۆز بە تایبەتیش لە مسابقات بەڕاستی هیچ یەک لەوانە خەسارەتمەندێ هەر هەمووی سەرکەوتووە لەبەرەوەی ئەزرەکەی لای ئەڵڵا تەعالا مسۆگەرە بە ئیزنی خوای گەورە و هەروەها پێشمان خۆش بوو بەڕاستی کە پێشەوەی ئێرە دەست پێ بکەین لە بەڕێز مامۆستا ئەسعادم پرسی چە هەدیەیەک شتێک دیار و شتێکی متەواضع ئامادەکرایە لە بۆ قوتابیەکان حەسەب دەرەجاتەکانی کە بەدەستیان هێنە دیارە پێمان خۆشە بەڕاستی لە کانگای دڵمانە و داوا دەکەین خوای گەورە لە قەدەر توانە یارمەتیماندا زۆر شتی چاکتر و بە قیمەتتریان پێ ببەخشین بەڵام دیارە وەکو عەرەب دەڵێ ئەلعەین بەسیرە واليد قصيرة والحمد لله مهم يعني شاني هموش تيكنا قتابي بريزانة شاني أوي والله أجر دنيا هموي لدست بي تسليمي بكي لبر أوي لوي باشترني كوام من ذلك لخزمتي قرآن دابي قرآني بيروز لو عمره دا لقال خينيو لقال قوشتي تيكلاويتن بإذن خواي قورة دبي تماي سر بلندي لبو خوي لبو بن مالكي هم لبو ولا تكشلا داهاتو بإذن خواي قورة بەڕێزان دیارە قورئانی پیرۆز وەکو خوای گەورە وەصفی دەکاتن کتابێکی مبارەکە كتاب أنزلناه إليك مبارك ليدبروا آياته وليتذكر أولو الألباب دیارە کاتێکەوە وەصفی دەکا بە مبارەک ئەو قورئانە هەر کەسێک لێی نزیک بیتەوە هەر کەسێک لێی نزیک بیتەوە لە خزمەتی دابی بتأكيد لبركة أو قرآني بيبش نابي بتأكيد لبركة أو قرآني بيبش نابيتن إنزا بركة دكوتا تمني بركة دكوتا علمي بركة دكوتا عملي بركة دكوتا دنيا وقيامتي بيشك وجمان وهلوها أو قرآن وكو خايجور وصفي كردية خايجور سبحانه وتعالى وصفي ذكاء تبارك الذي نزل الفرقان على عبده ليكون للعالمين نذيرا زانان دەفەرمون کە ناوی لێنایە فورقان جیاکەرەوە هەر کەسێک لە قەدەر ئەوەی لە خزمەتی قورئانی پیرۆزدابی خوای گەورە ئەو فورقانەی پێدەبەخشی و هیچ شتێک بەغامزی لە پێشچاوی نامینێتەوە حەق و باتیل زۆر بە ئاشکرا دەبینی و ڕاستی و ناڕاستی لێک جیا دەکاتەوە ئەو قورئانە وكذلك أوحينا إليك روحا من أمرنا ما كنت تدري ما الكتاب ولا الإيمان ولكن جعلناه نورا نهدي به من نشاء من عبادنا وإنك لتهدي إلى صراط مستقيم وصف لك بروح فعلا قرآن بيروز روحه والله أوي لو روح يدور بأجر بلا شش للانا مادية كي زندي ببلام للاني روحي مردية وهلوها وصف لك بنور فعلا أوي ببش بلو نورا ومن لم يجعل الله له نورا فما له من نور براستي نوري نابت نلا دنيا نلا قيامة لخواي قرد باريمو لو كسانبين كوا فعلا لو كسانبين أو قرآن بيروزا لبركة أو قرآني وهروها لا أو فرقاني كوا قرآن تيدا أو نوري أو روحي بيبش نبين همومان بيكو إن شاء الله تعالى برزا أو كاري كوا بريان وخشكان من لا بشي من دال نوجوانان أنزاميان دا هم لكارجيرو هم لا ديار وكو التنسيق بيني أندامان كارجيرو ما مستعاني برز أو كاره حتى أنزام خواهی گەورە پاداشت خێریان بدات و بەڕاستی کارێکی زۆر پیرۆزە مسابقات زۆر ئیسفادەی هەیە یعنی ئەتو لە هەموو ئینسانێک ڕوحی منافەسەی تێدایە بەڵام ئەتو لە منداڵیڕە فێری بکەی منافەسەی لە خزمەتی قورئانی پیرۆز بکە ئەوە لێ ڕادێ سەبر سەبرە لێ ڕادێ سەبر سەبرە هەتا وەکو گەورەش دەبیتن لە جیاتیەوەی وەکو خەڵکانێکی دنیا پەرست منافەسە لەسەر دنیا و لەسەر شتی کەمی دنیا بکاتن منافسة لسر قرآن ولسر أوشتاني كقرآن فرماني بكردية وكو خواهي قرد فن وسابقوا وسارعوا مسابقة ومسارعة دكاتن لسر بدس هيناني رزامن دي رب العالمين بأنزام داني كارثة كهم بخوي بي بختور دبي هم خلشيش لما يد حسيتوا لوي براستي هاندان لبو مسابقات يعني أو كاتي كوالا خزمتي قرآني بيروز دا وكو مسابقيك براستي زور قرنقة أو كاتي
زیاتر و زیاتر دەوری دەکاتەوە زیاتر هۆگری قورئان دەبی خۆشەویستی قورئانیش چەندی لەگەڵی بژێ زیاتر و زیاتر ناودڵ و دەروون دەچەسپێ ئیتر ئەوە یەک لە بەربوومەکانی مسابقەیە و بەتەئکیدیش إن شاء الله تعالى هاندراني لبويكوا لإستا وفير من مبستيان خوابي سبحانه وتعالى بالتأكيد لو حالتش هر هموي بأزل بهذا دا نسر اللوية قوتمان كوا فعلا أوي بجدارة لو بيش برشي قرآنيانا بهيت شوي خسارة مني بلكو أو بري سركوتو سرفرازة هم لدنيا هم لقيامتيش تلا خواهي قرد باريمو أو كارمان لا أو دزقايو وهروها هاو شوي أو دزقايا لهر زيقايا كلا صروي زوي خواهی گەورە بەرەکەتداری بکە خواهی گەورە زیاتر و زیاتری بکە بیکاتەمای ئەوەی کەوا کەسانێک لەو دەستگانە پەروەردە بن کەوا یەستەریح بهم العباد والبلاد بەڕاستی خەڵکی لە تنگانەدا خەڵکی لە زەحمەتیدا خەڵکی لە ناخۆشیدا لەبەرەوەی دوور کەوتینەوە لە قورئانی پیرۆز کاتێک کەوا جیلێک پەروەردە دەبی لە خزمەتی قورئانی پیرۆز ئەوە ئینشاءڵڵا نیشانەی خێرە مژدەی خێرە کەوا خوای گەورە خێری لە بۆ ئومەتەی دەوێتن وهروها إن شاء الله بخوشان وكو باس ما كدبنا ماي تاوروني لبو دايك وبابيانو لدنيا ولقيامة يجبخت وردبن دوباره دسخوشي لبريان دكم لخوشكان دكم وبيروز باي لقتابي خوشويستكان دكم وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين خوای گەورە پاداشتی زۆر بەڕێز دکتۆر عەبدوڵڵا بداتەوە بەڕێزان ئێستاش گوێبیستی چەند ئاەتێکی تر لە قورئانی پیرۆز دەبین کە لەلایەن بەشداربوویەکی تری پێشبڕکێکەوەیە ئەویش قوتابی خەنسە عەبدولقادرە با بەڕێزیان بفەرمێت بسم الله الرحمن الرحيم الرحمن علم القرآن خلق الإنسان علمه البيان الشمس والقمر بحسبان والنجم والشجر يسجدان والسماء رفعها ووضع الميزان ألا تطغوا في الميزان وأقيموا الوزن بالقسط ولا تخسروا الميزان والأرض وضعها للأنام فيها فاكهة والنخل ذات الأكمام والحب ذو العصف والريحان فبأي آلاء ربكما تكذبان خلق الإنسان من صلصال كالفخار وخلق الجن من مارج من نار فبأي آلاء ربكما تكذبان رب المشرقين ورب المغربين فبأي آلاء ربكما تكذبان مرج البحرين يلتقيان بينهما برزخ لا يبغيان فبأي آلاء ربكما تكذبان يخرج منهما اللؤلؤ والمرجان فبأي آلاء ربكما تكذبان وله الجوار المنشآت في البحر كالأعلام فبأي آلاء ربكما تكذبان كل من عليها فان ويبقى وجه ربك ذو الجلال والإكرام فبأي آلاء ربكما تكذبان صدق الله العظيم خوای گەورە پاداشتی قوتابی خەنسە عەبدوڕەزاق بداتەوە ئامادەبوانی عەزیز ئێستاش بەیەکەوە گوێبیستی سرودێک دەبین کە لەلایەن گروپی حیکمەوە ئامادەکراوە با بەڕێزیان بفەرمون من قرآنا ريبازي بياو ساكانا ريبازي من قرآنا ريبازي بياو ساكانا بزانا من قرآنا كلامي خدا مانا
بزانا أم قرآنا كلامي خذ أمانا إيوش أي مسلمانا برمدن رقاي قرآن إيوش أي مسلمانا برمدن رقاي قرآن بفشتي واني خوامان روشن دكا رقامان بفشتي واني خوامان روشن دكا رقامان روشن دكا رقامان روشن دكا رقامان ريبازي من قرآنا ريبازي بيوت سكانا ريبازي من قرآنا ريبازي بيوت سكانا بزانا أم قرآنا كلامي خذ أمانا بزانا أم قرآنا كلامي خذ أمانا من رالي مسلمانا خاون رويشتي جوانا من رالي مسلمانا خاون رويشتي جوانا من رالي كردستانم جانم لسر دستانم من رالي كردستانم جانم لسر دستانم جانم لسر دستانم جانم لسر دستانم ريبازي من قرآنا ريبازي بيوت سكانا ريبازي من قرآنا ريبازي بيوت سكانا بزانا أم قرآنا كلامي خذ أمانا بزانا أم قرآنا كلامي خذ أمانا من قتابي قرآنا وانا نبضل جانم من قتابي قرآنا وانا نبضل جانم لري قرآن دادنم مالو سنو سامانم لري قرآن دادنم مالو سنو سامانم مالو سنو سامانم مالو سنو سامانم ريبازي من قرآنا ريبازي بيوت سكانا ريبازي من قرآنا ريبازي بيوت سكانا بزانا أم قرآنا كلامي خذ أمانا 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 خوای گەورە پاداشتی گروپی حکمە بداتەوە. ئامادەبوانی ئازیز، ئێستاش بینەری ڤیدیۆیەکی دوکۆمەنتاری دەبین کە زۆر بە سوپاسەوە لەلایەن بەڕێوەبەرایەتی ڕۆشنبیری نووسینگەی دەستگاوە ئامادەکراوە. فەرموون ئێوە ڤیدیۆکە. دەستگای نووری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری. بەشی مناڵان و نەوجەوانانی کوڕان و کچان کە دوو بەشن لە بەڕێوەبەرایەتی پەروەردەی نووسینگەی دەستگا، ساڵانە جگە لەوانەی بەردەوامی هەفتانە کۆمەڵێک چالاکی زانستی و تەرفیهی بۆ مناڵان و نەوجەوانان ساز دەکەن. ئەمەش بە مەبەستی شارەزابوونی زیاتر و خۆشەویستکردنی قورئانی پیرۆز و زانستەکانی لەلای قوتابیان. یەکێک لەو چالاکیانە بریتیە لە پێشبڕکێی ساڵانەی قورئانی پیرۆز کە ساڵانە بە هاوبەشی هەردوو بەشی کوڕان و کچان ئەنجام دەدرێت. والقمر إذا تلاها والنهار إذا جلاها والليل إذا يغشاها. ئەم ساڵی 2021 سێمین پێشبڕکێی قورئانی پیرۆز بەڕێوە چوو کە لە دوو قۆناغ پێکاتبوو. لە قۆناغی یەکەم 115 قوتابی کوڕ و 163 قوتابی کچ. لە ئاستەکانی 1 جوزئی و 2 جوزئی و 3 جوزئی بە دوو لیژنەی جیاواز هەڵسەنگاندنیان بۆ ئەنجامدرا. یەکەم و دووەم و سێیەمەکانی هەر سێ ئاستەکە کە ژمارەیان 17 قوتابی کوڕ و 31 قوتابی کچ بوو دەرچوون بۆ قۆناغی دووەم. سأل سائل بعذاب واقع للكافرين ليس له دافع من الله ذي المعارج تعرج الملائكة والروح إليه في يوم
في يوم كان مقداره 50,000 سنة واصبر صبرا جميلا. لە قۆناغی دووەم لیژنەیەکی هاوبەش لە هەردوو بەش بۆ هەڵسەنگاندنیان پێکێنرا و لە ئەنجامدا 7 قوتابی کوڕ و 8 قوتابی کچ توانیان پلەی یەکەم و دووەم و سێیان بەدەست بهێنن. دەستگای نووری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری. خوای گەورە پاداشتی برایانمان بداتەوە لە بەڕێوەبەراتی ڕۆشنبیری نووسینگەی دەستگا. بەڕێزان، ئێستاش داوا لە زۆر بەڕێز سەرۆکی دەستگا دکتۆر عەبدوڵڵا دەکەین بفەرمێت بۆ پێدانی خەڵات بە سەرۆک و ئەندامانی لیژنەی پێشبڕچەی منداڵ و نێجوانان کە بە هەمانجی هەردوو لە ئەنجام درابوو. سەرۆکی لیژنە زۆر بەڕێز مامۆستا یونس عەبدوڵڵا. و هەروەها مامۆستا دیدار کەریم دیارە ئامادە نییە. خوای گەورە پاداشتی زۆر بەڕێز دکتۆر عەبدوڵڵا سەرۆکی دەستگا بداتەوە. ئامادەبووانی بەڕێز، ئێستاش گوێبیستی شیعرێک دەبین کە لەلایەن قوتابی شانیا ئامانجەوە ئامادەکراوە. با بەڕێزیان فەرمێت. هۆ مناڵە چاوگەشەکان، هۆلاوە پێگەیشتەکان، هۆ گەنجە خوێنگەرمەکان، هۆ پیرە بە ئەزمونەکان، ئەوە ماڵی ئەرقەمە لێرە. بۆ پەروەردە و فێرکردن و بۆ ڕەفتار و بەهابەرز و ئاکارەکان، بۆ پەروەردەی نەوەیەکی سەڵاحەددین، ئەوە ماڵی ئەرقەمە لێرە. هۆ مامۆستاکان، سەرپەرشتیاران، خەمخۆرانی ئەم دەستگایە، ئەوە ماڵی ئەرقەمە لێرە. بۆ هۆشیاری لاو و گەنجان، بۆ شارەزا لە ئاینمان، بۆ کارکردن بۆ دواڕۆژمان، ئەوە ماڵی ئەرقەمە لێرە. هۆ بەرپرسە ئیداریەکان، هۆ خەمخۆرە نادیارەکان، خەبات و شەون و خوێنیتان، ئەم کاروانەی گیاندۆتە ئەم ڕۆژگارە، ئەوە ماڵی ئەرقەمە لێرە. خوای گەورە پاداشتی قوتابی شانیا ئامانج بداتەوە. ئامادەبوانی عەزیز، ئێستا کاتی ئەوەیە چاوەڕوانی بە کۆتایی بێنین و داوا لە زۆر بەڕێز مامۆستا یونس عەبدوڵڵا دەکەین بفەرمێت بۆ خوێندنەوەی ناوی سەرکەوتووە. بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى نبينا محمد صلى الله عليه وسلم ومن والاه. ئێستا ناوی سێیەکەمەکان ڕادەگەیەنین و هەموو ئەوانەی کە لەسەر ئاستی خولی یەکەم و لەسەر ئاستی خولی دووەم کە دەرچوون لەسەر ئاستی سێ جوزئی پێشی داوا لە مامۆستا غەریب عەزیز دەکەین بەڕێوەبەری بەشی پەروەردە دەکەم بفەرموویێت بۆ پێشکەشکردنی خەڵات بەسەر یەکەمەکان. والدمع والصبح جاريا أقبلت ربي راجيا والدمع والصبح جاريا يا رب قد كثر الخطا والقلب يلهو ساهيا أقبلت ربي راجيا والدمع والصبح جاريا أقبلت ربي راجيا والدمع والصبح جاريا يا رب قد كثر الخطا والقلب يلهو ساهيا يا رب عفوك مطلبي قد ضاق حالي اكسني ثوب الهداية إنني في بحر ذنب موهن يا رب عفوك مطلبي قد ضاق حالي اكسني ثوب الهداية إنني في بحر ذنب موهن قد بات قلبي في لظى إثر الذنوب وما جرى
أنس الوجود لك اشتكى قلبي وجسمي ما برا أقبلت ربي والدمع أصبح جاريا أقبلت ربي راجيا والدمع أصبح جاريا إن تهدني فلقد سألت الهادية من يسأل الله الهدى أتراه يرجع حافيا مفزعي إن تهدني فلقد سألت الهادية من يسأل الله الهدى أتراه يرجع حافيا قد بات قلبي في لها إثر الذنوب وما جرى أنس الوجود لك اشتكى قلبي وجسمي ما برا أقبلت ربي والدمع أصبح جاريا أقبلت ربي راجيا والدمع أصبح جاريا مانگاسا پایمبەرمان مانگاسا زۆر جوانە زۆر جوانە پایمبەرمان زۆر جوانە مانگاسا پایمبەرمان مانگاسا زۆر جوانە زۆر جوانە پایمبەرمان زۆر جوانە دەستی ئازیزمان وەک پاڕەی گوڵ بوو ئەڵڵا ئەڵڵا کە دەستت لێدایە بۆنی زۆر خۆش بوو ئەڵڵا ئەڵڵا دەستی ئازیزمان وەک پاڕەی گوڵ بوو ئەڵڵا ئەڵڵا کە دەستت لێدایە بۆنی زۆر خۆش بوو ئەڵڵا ئەڵڵا بەخشندایی ئەو بۆ هەموومان بوو 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 خۆشەویستی خودا باشترینی ناومان مانگاسا پایمبەرمان مانگاسا زۆر جوانە زۆر جوانە پایمبەرمان زۆر جوانە لە تۆ جوانترینە دیوە هیچ چاوێ ئەڵڵا ئەڵڵا لە تۆ چاکترینە بووە هیچ دایکێ ئەڵڵا ئەڵڵا لە تۆ جوانترینە دیوە هیچ چاوێ ئەڵڵا ئەڵڵا لە تۆ چاکترینە بووە هیچ دایکێ ئەڵڵا ئەڵڵا دروستکراوێکی بابێ هیچ عیبێ دروستکراوێکی بابێ هیچ عیبێ دروستکراوێکی بابێ هیچ عیبێ دروستکراوێکی بابێ هیچ عیبێ هەرگیز هاوشێوە دووبارە نابێ مانگاسا پایمبەرمان مانگاسا زۆر جوانە زۆر جوانە پایمبەرمان زۆر جوانە نێزام بۆ بکەڕێ بواری ماڵی خوا سڵاوم بگایەنە بە خۆش
خۆشەویستی خوا نێزان بۆ بکە ڕێبواری ماڵی خوا سڵاوم بگایەنە بە خۆشەویستی خوا سەیری کاکابەی ڕازاوە با نور و شک و نەخشاوە سەیری کاکابەی ڕازاوە با نور و شک و نەخشاوە خودا بۆ خۆی دەیپارێزێ لاوێ نێزای زۆرم بۆ بکە نزان بۆ بکە ئەی ڕۆژ توی با هیممەت لا نێو سافە و مەڕوا ئەی نۆشکاری زەمزەم بۆم بپاڕێراوە ئەی ڕۆژ توی با هیممەت لا نێو سافە و مەڕوا ئەی نۆشکاری زەمزەم بۆم بپاڕێراوە سەرکەوتوو بۆ کێوی ڕەحمە ئەی ئارام و خاوەن خەندە سەرکەوتوو بۆ کێوی ڕەحمە ئەی ئارام و خاوەن خەندە تۆ لا خودا داوام بۆ بکە داوای ڕازی بوونم بۆ بکە نزان بۆ بکە مژدابێ مژدابێ ئەی هاتوو بۆ لای خوا خۆشەویستی موحەممەد دڵمی پڕ کردووە مژدابێ مژدابێ ئەی هاتوو بۆ لای خوا خۆشەویستی موحەممەد دڵمی پڕ کردووە بڕۆ بۆ دەروازەی سالام زۆر باڕێز و با ئیحتیرام بڕۆ بۆ دەروازەی سالام زۆر باڕێز و با ئیحتیرام سڵاو لا پایام بەر بکە لالای ئەولا بیرمەن ماکە نزان بۆ بکە نێزان بۆ بکە ڕێبواری ماڵی خوا سڵاوم بگایەنە بە خۆشەویستی خوا نێزان بۆ بکە ڕێبواری ماڵی خوا سڵاوم بگایەنە بە خۆشەویستی خوا سەیری کاکابەی ڕازاوە با نور و شک و نەخشاوە سەیری کاکابەی ڕازاوە با نور و شک و نەخشاوە خودا بۆ خۆی دەیپارێزێ لاوێ نزای زۆرم بۆ بکە نزان بۆ بکە ڕووخۆش بە 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 ڕووخۆش جوانم 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 من با ڕووخۆشی جوانم گۆناکانم ئاڵن هەر ئاوا خۆشویستراوم پێغەمبەر دەفەرمێ کە هەمووان ڕوومان خۆش بێ زەردەخانە داکەین ڕووخۆشین 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 ڕووخۆش بە 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 ڕووخۆش چاکە لە دوای چاکە هەر زەردەخانە چاکە ماندوو بوونی ناوێ بەهەشتی پێ ئاهێنرێ پێغەمبەر دەفەرمێ کە هەمووان ڕوومان خۆش بێ زەردەخانە داکەین ڕووخۆشین 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 ڕووخۆش بە 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 ڕووخۆش خۆشی لە دوای خۆشی تاکو دڵمان خۆش بێ نابێ ڕوومان گرش بێ زەردەخانەت لابیر بێ پێغەمبەر دەفەرمێ کە هەمووان ڕوومان خۆش بێ زەردەخانە داکەین ڕووخۆشین 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 جوانم 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 من با ڕووخۆشی جوانم گۆناکانم ئاڵن هەر ئاوا خۆشویستراوم پێغەمبەر دەفەرمێ کە هەمووان ڕوومان خۆش بێ زەردەخانە داکەین ڕووخۆشین 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 ڕووخۆش بە 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 شکری خواکە ئینسانی باجێ بێنا فەرمانی بەخششی بێشومارن لا جەستەی خۆتا دیارن سەیری لەشت چەنێ جوان سەر هەڵبڕا بۆ ئاسمان بیرکەوە لەم گەردونە لە دەور و بەر لەمبوونە قاچت هەیە پێی بڕۆی دەستت هەیە پێی بخۆی سیمە جوان و دڵبەرە نەخشی خوای داهێنەرە شکری خواکە ئینسانی باجێ بێنا فەرمانی بەخششی بێشومارن لا
لا جەستەی خۆتا دیارن سەیری باخ و دارستان ڕەنگە و ڕەنگە شەنگ و جوان سەراتە نامامێکن بە ئەمری خوا هەڵکێشان ئەو خۆرە گەرم و جوانە مای ڕۆشنایی و ژیانە مانگ و ئەستێرت دیوە ئاسمانیان جوانتەنیوە شکری خواکە ئینسانی باجێ بێنە فەرمانی بەخششی بێشومارن لا جەستەی خۆتا دیارن دایکمان خاڵاتی خوایە میهرەبان لە ماڵایە تاکو گەورەمان دەکات خزمەت دەکات بێوچان باوکی پێدەن گەورەی ماڵ پڕ لە دانایی و کەماڵ بەتوانە و ئەهلی دڵن لە باخچەی ئیمان گوڵن شکری خواکە ئینسانی باجێ بێنە فەرمانی بەخششی بێشومارن لا جەستەی خۆتا دیارن بەڕۆشتین بەڕاوشتین دراوسێ بێزار ناکەین بەڕێزین پێغەمبەر فێری کردوین ئەگەر چوین بۆ ماڵیشیان تەقتەق لە دەرگادادەین نەک نووسێ بێ و هیلاک بێداڕۆم دڵم تەنگ نابێ یاریش ئاکەین قەیناکە بەس دەنگمان بارز ناکەین تا دراوسێ بێزانێ ئێمە شوێن کەوتەی چاکەین بەڕۆشتین بەڕاوشتین دراوسێ بێزار ناکەین بەڕێزین پێغەمبەر فێری کردوین گەردایکمان چێشتی لێنا دراوسێ لا بیر ناکەین ئاوەش تاکو بێزانن ئێمە خاریکی چاکەین گەر دراوسەی تازەش هات دەچین داڵین بەخێر بێت ئەم ناوەتان ڕووناکرد یەخوا پێتان پڕ خێر بێت بەڕاوشتین دراوسێ بێزار ناکەین بەڕێزین پێغەمبەر فێری کردوین سێڵاو لا دراوسێ داکەم ئاڵێم سەلام عەلەیکوم مون و ڕووگێرش نابم خۆشەویستی دەردەبڕم بەڕاوشتین دراوسێ بێزار ناکەین بەڕێزین پێغەمبەر فێری کردوین بەم شێوەیە دەینا کۆتایی ئاهەنگەکەمان هیواخوازم خوای گەورە قبوڵی کردبێت و ئامادەبوونتان بەرز دەنخێنین دووبارە سێبارە بەخێراتن سەر و سەرچاوانن وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه